سڵاو بەڕێزان، من سام ئەحمەدم. ئەمڕۆ ڤیددیۆیەکی نوێم هەیە دەربارەی بابەتەکانی کتێب. بێگومان ئەوانەی ئاگدار یوتیوبم بوون دەزانن کە ماوەیەکی زۆرە دەربارەی کتێب و یاخود بڵێ بابەت ئەدەبیەکان ڤیددیۆم بڵاو نەکردوێتەوە. هۆکاری سەرچش کە بڵاوم نەکردوێتەوە پێش ڕازگویانە بڵێم بەم دوایانە کتێبی زۆر کەم خوێندوێتەوە. ئەوەش کە خوێندوتمەوە هی ئەوە نەبووم کە بۆ منە پێشنیار بکەن یاخود بڵێن شانی ئەوە بن کە بۆ ئەوەی پێشنیار بکەم. هەر بۆیشە پێم باش نەبوو ڤیددیۆیان لەبارەوە بکەم. هەر لەبەر ئەمەش ڤیددیۆی بابەتی ئەدەبیم کەم بوو، بەڵام ئەمڕۆ ویستم هەم بابەتەکەەوە و بڵین ڕژێنمەوە دووبارە لە یوتیوبەکەی خۆم تا ئەوانێک کە بۆ بابەتە ئەدەبیەکانیش سەیری یوتیوبەکەم دەکەن وەک بڵێ وەڕەزیەک نەبێت بۆ ئەوان و هەندێک بابەتی لەو زۆر بڵاو بکەن بەتابەت کە پێویستن. هەمیش بابەتێک هەبوو کە بەگرنگم دەزانی باسی لێ بکەم لەبەر ئەوەی خەڵکانی زۆر ئەو پرسیاریان لێ دەکردم بابەتی ئەوەی کە بۆچی ڕۆمان دەخوێنمەوە یان تەنانەت لیان دەپرسیم بۆچی ئاوا بڵێ خۆم بە خەیاڵەوە گرتووە بۆچی بابەتێکی ڕاستەقین ناخوێنمەوە یان بڵێن بابەتێک کە باش لە ژیان ڕاستەقینە دەکات مەرجێت چیرۆک ئەوانە بێ باس لە شتە واقعیەکان دەکات بۆ نمونە کتێبە دەرونیەکان کتێبە باڵێن ئاینیەکان کتێبە فەلسەفیەکان ئەو کتێبانە بۆچی ناخوێنمەوە یاخود کەمیان دەخوێنمەوە. جا لێرە دەمەوێت وەک بڵێن وەڵامی ئەو پرسیار لەڕێی چەند واقعەکەەوە کە بۆ خۆم دروستم کردوون وەڵامی ئەو پرسیار دەمەوە. طبعاً پێش ئەوەی بسمە سەر بابەتەکە ڕێزم هەیە ینی ئەوە بابەتێک نییە کە بڵێم ئێوە هەڵەن من ڕاست دەکەم یاخود بڵێم ئەوانێک کە بابەتە ئەدەبی شتەکان دەخوێنەوە ئەوان هەڵە بن نەخێر، بەڵام ئەمە ڕای خۆمە بەتابەت ئەوانێک کە لەو ڤیددیۆی دێڵێم ڕای خۆمە لەبارەی ئەو بابەتانە و خۆم بەو شێوەیە قەنەعەتم پێی هاتووە کە کتێب دەبێت بۆ زۆر بخوێنرێتەوە ئەگەریش تۆ لە زۆرەکانی تر دەخوێنیتەوە یاخود بڵێن لە بابەتی خەیاڵ و ئەوان ناخوێنیتەوە ڕێزم هەیە بۆت و ناشلم تۆ هەڵی دووبارە دەکەمەوە بەڵکو ئەویان وەکو بڵێن تەبیعەتێکە. جا ئێستا باس دەکەم کە بۆچی هەندێک لە بابەتەکان ناخوێنمەوە، بەڵام ئەگەر سیر بکەین بەگشتی بابەتەکانی خوێندنەوە چۆنن. بەشێکی زۆری کتێبەکانمان هەند دەرونی و گەشە پێدان و هاندان کە دەتوان بڵێم هەمویان لە دەوری یەک بابەت دەخولێنەوە با پێیان بڵین کتێبە دەرونیەکان. کتێبی فەلسەفیمان هەن کە بۆ نمونە هەندێک بابەتی کۆمەڵایەتی و فەلسەفی یا هەندێک بابەت کە با بڵێن پێوەستە بە فەلسەفە ئەوانە لە ژیانی فەلسەفی دنیا دەکۆڵنەوە یاخود ئیمرۆڤەکان دەکۆڵنەوە ئەوانیشمان هەن. کتێبی ئاینیمان هەن کە بە هەمان شێوە لە بابەتە ئاینیەکان دەکۆڵنەوە باس لە بابەتە ئاینیەکان دەکەن. کتێبی زانستیمان هەن، کتێبی مێژوویمان هەیە و ئەو نازانم ئەوە بەتانەمان هەن کە زیاتر دەتوان بڵێن پێوەستن بە هەندێک کەسەوە ئابوووریە یاخود بڵێن باس لە کۆمپیوتەر و تەکنۆلۆژی ئەوشتان دەکات یان تەنانەت کتێب منداڵانە. ئەمە شەند زۆرێکن. لە بەرامبەر هەموو ئەوانش کتێبی بڵێن ڕۆمانمان هەن. طبعاً ڕۆمان جۆری هەیە و ناڵێن ژانرەکان ڕۆمان یاخود ئەوانەی تریش باسمان لە ژانرەکان نەکرد باسمان لە جۆرەکان کرد. لە ڕۆمان زۆر ژانر و شتمان هەیە، بەڵام ڕۆمان خۆی بەشێکە. ڕۆمان دەکەوێتە بەشی خەیاڵ و ئەوانە تریش دەکەونە بەشی ناخەیاڵ. جا بڕای خۆم کتێب دەبێت چەند مەبەستێکی هەبێ یاخود بڵێن چەند هۆکارێک هەبێت بۆ ئەوەی کتێب بخوێنرێتەوە. یەکەم هۆکار بەلای منەوە ئەوەیە کە ئارامیەکی دەرونی پێ بدات، ئارامیەک و وەک بڵێن ئاسوودیەکی ڕۆحی و دەرونی پێ بدات. هەر ئەو ئارامیەشە وا دەکات کە چێژ ببین لە خوێندنەوەی کتێبەکە، یعنی بتوان بڵێم چێژبینیم بەلای منەوە خاڵی یەکەمە. هەندێک خاڵی تر هەن نەک بەلای خۆمەوە بەگشتی دەڵێم بۆ نمونە زانیاری وەرگرتن لە کتێبەکە بە هەمان شێوە ئەوەش خاڵێکە کە ڕەچاو بکرێت لە کتێب خوێندنەوە. بابەتێشتر هەیە فێربوونی کللتور و زمانەکانی تر، یعنی توان بڵێم ئەو سێ چوار بابەتە بڵێن سەرچیەکان لەوەی کە بۆچی مرۆڤ کتێبێک دەخوێنێتەوە. جا بەپێی ئەو بابەتانە یاخود بەپێی ئەو هەڵسەنگاندنانی کە لەو چوار بابەتە هەیە هەوڵ دەدەم کە هەڵسەنگاندێک بۆ گرنگترین یاخود بڵێن بەناوبانگترین ئەو کتێبانە بکەم یا ناوی کتێبەکان نایم طبعاً بەناوبانگترین ئەو جۆرە کتێبانە بکەم کە بەتایبەت لە کوردستان زۆر دەخوێنرێنەوە. جا ئەگەر سەرەتا باس لە کتێبە دەرونی و گەشە پێدان و نازانم هاندەرەکان و ئەوانە بکەین پێم وایە لەو زانیاری و زانیاریی وە نادات یاخود تەنانەت ئەگەر زانیاریش بدات زانیاریەک نییە کە خۆمان نەیزانی وەکو وە بیرهێنانەوەیەک وایە. لە هەمان کاتدا پێم وایە مەرجنی زانیاریەکان ئەسڵەن ڕاستیش بن، یعنی زۆر زار کتێبێکی هاندەر هەیە تەنیا بۆ ئەوەی پەیامەکەی خۆی بگەێنێت لەوانێ هەندێک شتی هەڵە بگەێنێت و جگە لەوەش کە زانیاریەکان هەڵە زۆربەی زانیاریەکان ئێمە خۆمان دەیزانین لە کتێبە دەرونیەکان شتیوە باز دەکەێت زۆر لە کتێبش دەرونی شتیوان بینیوە کە پێویست بە باسکردن و پێویست بە کتێب شتیوە ناکەین ئێمە خۆمان دەزانین. ینی بۆ نمونە تێبکۆشە هەوڵ بدە بە سەرکەوتو دەیت بەوە نازانم دەدۆڕێنی بەوە
پارەی زیاتر بەدەستدێنی بەو شێوەیە پارەی زیاتر بەدەستنانی ئەو شتانە کە باز دەکەم پێم وایە معلوماتەکان یعنی نوێ نین هەمومان خۆمان دەیزانین بۆ منە دەڵێ بەو شێوازە پارە بەدەستدێنین چۆن وەڵا هەوڵ بدە یعنی پێم وایە ئەمە نابێتە زانیاری گیانە لەبەر ئەوەی تۆ وای دابنێت کە تۆ توانێت هەوڵدانت هەیە بەڵام بۆ منە لە ڕووی جەستەییەوە پێ ناکرێت یان بڵێن لە ڕووی داراییەوە گونجاونی کە بتوانانی وا بکە بگەی ئاستێشتر لەوانەیە لە ڕووی کۆمەڵایەتیەوە گونجانەبی یعنی ئەو هەم بابەتان دێنەوە کە پێم وایە زانیاریوا باز دەکەن کە بۆ تۆ گونجاونین یاخود لەگەڵ هەموو کەسێک ناگونجێت لە ڕووی بابەتی ئارامی دەرونیەوە پێم وا بێ ئەو کتێبانێک کە دەرونین و ئەوانە ئارامیشی دەرونی دەبەخشن ئەمەیان واقعی دەڵێم ئارامی دەرونی دەبەخشن بەڵام ئارامی دەرونی کاتیە یعنی هەز دەکەیت کە ئەوانەی کتێبە دەرونیەکان دەخوێنەوە ئەگەر ڕۆژێک کتێبەکە نەخوێنەوە وەکو خۆیان لێدێتەوە کەواتە ئەوە بوو بە بۆ منە بڵێن سڕکەرێک بوو بە جۆرێک لە شتێکی کاتی حەبێکی کاتی کە تەنیا بۆ ئەو ڕۆژە هاندای خۆ ناکرێت هەم ڕۆژ کتێبەکە بخوێنیتەوە هاان بدرێت و لە هەمان کاتدا ئەو هاندانش هاندانێکی دەتوان بڵێم هەڵەیە زۆر زەر بە شتانێک هەڵدەخەڵەتەی یاخود شتانێک پێ وایە بۆ منە تۆ کەسێکی بەهێزی و نازانم توانێت ئەوانە بکەی لە کاتێک داوانی ینی زۆر جار بە شتانێکی وە ئارام دەبیتەوە کە لە ئەسڵ داوانە بووی ینی ناڵێم ئارامیەکە هەڵەیە بەڵام زۆر جاریش پێویستە واقعی بگوترێت پێویستە واقع ببین نەک بەو کتێبانێک کە ئارامی دەرونی ئەوان دەبەخشن لە ڕێی دەرونیەوە بابەتیش دەرنیەوە لە کاتێکدا لەوانەیە بابەتەکە تەنیا کاتی بێ لەوانەیە با بڵێن بابەتەکە بۆ تۆ گونجاو نەبێت کە لێ ئارامی ڕواقعان دەڵێ بۆ منە هەندێک بابەت هەیە لە ژیان پێویست ناکە تۆ بەفشەوەریگری یاخود ناکرێت تۆ بەفشەوەریگری وەکەوەی کە لە کتێبەکان دەڵێیان بڵێ زۆر خۆتی بۆ بڵێن ماندوو نەکەیت ئەوانە ئەین بۆ منە کتێب پۆلی 12مان هەیە زۆربەی کتێبەکانی پۆلی 12 دەڵێن ئەوەندە سەعاتە بخوێنە نازام ئەوەندە بکە بۆ شێوازە بە بڕۆ ئەوەندە بخەوە خواردنت بە ئەوە لێ بێت و نازانم ئەو شتانە دەڵێن لە کاتێکدا ئەو پەیڕە و پرۆگرام بە هەموو کەس ناگونجێت ئەو فێر لە خۆتکردن ئەگەر تۆ ڕۆژێک بۆ شێوازە بکەی بڵێتەوە من ئارام و ئاسوودە نەخێ شتێکە بەوە نییە کەسی وا هەیە کە بە 2 سەعات خوێندنەوە لەوانێت تۆ بۆ هەندەسە بێنی کەسی واش هەیە بە 8 سەعات خوێندنەوە تۆ بۆ هەندەسی پێنایەت و تەنانەت بڵێن دەرەجەیەک نزمیش زۆر بە زەحمەت پێدی بابەتەکە لەسەر ئەوە نییە زۆر جار هەبەوە فێڵیان لەخۆ کردوها ئەوە دەڵێ من تاوە ئارام و ئاسوودەم یان نەفەر هەیەوە بەپی بەرنامەکان ڕۆشتووە دەڵێ من تا ئەوەندە سەعاتە دەخوێنە بابەتەکە ئەوە نییە بابەتەکە ئەوەیە خۆت لەگەڵی ڕابێنی جا دەکرێت جیاوازیەکە لێرە چی بێ ینی بابەتی ئەوەی کە 2 سەعاتەکە دەکرێت ئەو کتێبیش خوێنبێتەوە و ئەوەی 8 سەعاتەکەش دەکرێت کتێبیش خوێنبێتەوە دەکرێت هەردووکیان هەمان کتێبیان خوێنبێتەوە بەڵام لێرە بابەتەکە ئەوەیە کە بەپێی گونجاندنی هەردوو نەفەرەکە یەکێکیان باڵێن هەڵ نەخەڵەتاوە نەیگوتوە ئەوە ئێلا وەکوەوە 6 سەعات بخوێنن نەخێت مەژنیە 6 سەعات بخوێنی لەبەر ئەوەی 6 سەعات بۆ تۆ گونجاو نییە جا ئەگەر بەوە هەڵ بخەڵەتەی دەڵێ من 6 سەعات دەخوێن ئەو هەموو کاتت لە خۆت کوشت هەموو بابەتەشتکرد لەبەر ئەوەی کتێبێک بە وای پێگوتی یعنی لەو بابەتەش پێم وایە بڵێن جۆرە سڕکەرێکی کاتیە جۆرە دەرمانێکی کاتیە کە لەگەڵ زۆربەی کەسەکان نابنج هەر بۆش پێم وایە لە بابەتی چێژیش من خۆم ڕاستی زۆر چێژی لێ نابی لەبەر ئەوەیە شتێک کە چێژێکی کاتی هەبیانەوە نابێتە بابەتێکی بڵێن زۆر گرنگ و زۆر چێژ بەخش بۆ ژیان یان بڵێ زۆر پێ ئاسوودە بم ڕازگویانە بڵم زۆر جار هەبم کتێبێکی دەرونی دەخوێنیتەوە من خۆم لەبەر کەم دەخوێنمەوە ئەو ئەزمونەم نییە بەڵام خوێندوتمەوەش کتێبش دەرون دەخوێنیەوە نیم ساعت پێ سپاشەوە دەڕێت کاکە چیە ئەو کتێبەی نووسیوە نازەمەوە لە ژیانێکتر دەژی ها دووبارە لەبەر ئەو فێر لە خۆکردنەوە ئەو زروفە جیاوازی نووسەر و تەنانەت ئەو شوێنێک کە نووسەرەکەش لێ دەژی زروفی و جیاوازە بۆیە ئەوەی تو کە هەست پێ دەکەی زۆربەی جار کاتیە بابەتی زمان و کللتوریش پێم وانە هیچ لە زمانەکە بگۆڕ لەبەر ئەوەی زۆربەی ئەوانەیە کە ئەو کتێبە دەخوێنەوە لەوانە هەر بە زمانی کوردی بخوێنەوە تەنانەت لەوانەیە لە بابەتە بڵێن پاراویەکەش لە بابەتی کوردی پاراویش زۆر شتێکی وان نەگۆڕێت لەبەر ئەوەی زۆربەی کتێبەکان هەر هەڵەشەی نووسراون و بەشەشی هەر زۆری کتێبە دەرونیەکانیش تەنانەت وەرجێڕانەکەشیان غەڵەتە برای کتێبە دەرونیەکان وەرجێڕانیان ئاسانە زۆربەی کەس خۆی لێدات تەنانەت وەرجێڕان شتەکەشی ڕاست نیست جێی کوردیەکەی ڕاست بێت جا بۆیە پێمانی لە زمان زۆر گۆڕەوە لە بابەتی کللتوریش
هیچ کتێبە دەرونیەکان باس لە واقع ناکەن ئەو واقعەکە دەبێ بێڵین کتێبە دەرونیەکان باس لە واقع ناکەن یعنی کتێبە دەرونیەکان باس لە کەسێک دەکە بۆ من ئیلۆن ماسک چۆن بەناوبانگ کاکە ئیلۆن ماسک لە ناو ملیۆنەها نەفەر ئەوە بەناوبانگ ئەوە دەوڵەمەند بووە یەکەواتەوە واقع نییە تۆ باس لە کەسێکی ئاسایی بکە کە وەکو ئەوەی کتێبەکە دەخوێنێتەوە لەبەرەوە هیچ لە کللتور و هیچ لە واقعی ئەو ژیان تێناگە کە ئێلۆن ماسکی گەورە بۆ بەڵکو تەنیا باس لە ئێلۆن ماسک دەکات باس لە کەسایەتی ئێلۆن ماسک دەکات کە شتەکەوان نیە ئێلۆن ماسک لە ئەمریکا گەورە بوو تۆشتە کوردستان چۆن وارە دێت ئەوەیان پێم وانی لە کتێبە دەرونیەکان شتێکی وای لێ بزانێت ئەمە زۆری یەکەمی ئەو کتێبانە بوو کە لە کوردستان زۆر دەخوێنەوە کە کتێبی گەشە پێدان و هاندەر و ئەو بابەتانە کە زیاتر بتوان بڵێن بابەتی دەرونین بابەتی دووەم بابەتی کتێبە فەلسەفیەکانە ئەگەر باس لە فەلسەفیەکان بکەین لە ڕووی زانیاریەوە زانیاری زۆر دەدەن واقعی هەیە زۆر بابەتە کۆمەڵایەتیەکان لە ڕووی فەلسەفیەوە ڕوونی دەکەنەوە کە بۆ نمونە ئەو شتە بۆ شێوازە دەکرێت بۆ نمونە کەسایەتی مرۆڤ بۆ شێوازەیە کەسایەتی ئافرەت و پیا بۆ شێوازەیە کەسایەتی منداڵ بۆ شێوازەیە ها ینی ئەو بابەتانێک کە پەیوەندیان بە بابەتە بریندەر و ناسیەکان و کۆمەڵ ناسیەکان و ئەوانە هەیە لەوان لە کتێبە فەلسەفیەکان باش لێ تێبگەین بەڵام گەورەترین خەلەلی بابەتی زانیاری لە کتێبە فەلسەفیەکان ئەوەیە کە لایەنگیریەکی یەکجاری عەقڵی تێدایە چۆن ئەوەی کە خۆی نووسیوێتی زۆربەی جار لایەنگیریەکی زۆر دەخاتە ناو کتێبەکە کە مارجنە ڕاست بێ زۆربەی زانیاری کتێبە فەلسەفیەکان ڕاست نەبووە یعنی تۆ هەڕووسێک کتێبی فەلسەفی بینە بەس بڵێن فەیلسوفەکان جیاواز بوون لەگەڵ یەکتر هەریەکان ئیسادەمێک بێت یا بڵێن وا ناسرابن کە ئەو سێ فەیلسوفە بڵێن دژی یەکن یاخود بیڕاکەیان جیاوازە هەروو هەر یەکەیان باس لە ڕای خۆی دەکات خۆی یەکێک لەوان ڕاستە جا زۆربەی ئێمە کە کتێبەکان دەخوێنینەوە بەرەو لایەک دەڕن ینی بینیمە کە ئەوانەی کتێبە فەلسەفیەکان دەخوێنەوە بۆ نمونە نیچە ئەوان دەخوێنەوە تەنیا پێوەست دەبن بەوانە بۆ نمونە بابەتێشتر هەیە کە لە فەلسەفەیە تەنیا خۆیان پێوەست دەکەن بەوانە تەنانەت هەیە ئەوانەی مەوزەم ئیبن سینا ئەوانە کە لە بڵێن لە بابەتی ئاینی فەلسەفەی ئاینی باز دەکەن تەنیا خوو بۆوانەوە دەگرن لەو حاڵەتە زانیاریەکەی ئەو کە دەداتە تو کە بڵێن لایەنجی پێوەیە لەبەر ئەوەی ئەو کەسە ئەو زانیاریە باز دەکات کە خۆی قەناعەتی پێ هەیە ئەو زانیاریش دەگاتە تو یعنی بۆیە مەرزنی ئەو زانیار ڕاست بۆ نمونە ئیبن سینا کە وەک بڵێن ئاینیەکەیە لەگەڵ نیچە کە دەتوان بڵێن زۆربەی لەوانە دژە ئاین بیندابێت بینە بەیەکەوە لێشیان بدا لەوانە زۆربەی بابەتەکان تێکەڵبوونێک دروست بێ زۆربەی بابەتەکان شێوانێک دروست بێ بەڵام تۆ کە یەک لایەنت گرت وا دەزانی کە زانیاری ئەوە ڕاستە هەر بۆیە لە زانیاری فەلسەفە ئەو مشکلەیەم زۆر هەیە لەبەر ئەوش فەلسەفیەکان ناخوێنمەوە چونکە ڕاستگوێنە بڵم ئەو زانیاری ئەگەر بخوێنمەوە لەوانەیە کام تێ بکە هەم کەس وایە پێما بە کتێبە فەلسەفیەکان بە شێوازێک نووسراون کە وا لێ دەکات قەناعەت پێبێنێ دەربارەی ئارامیەوە واقعانە بڵێن کتێبە فەلسەفیەکان ئارامی نابەخشن هۆکاری ئەوش کە ئارامی نابەخشێت لەبەر ئەوەی بابەتە فەلسەفیەکان خۆیان بابەتی بڵێن وشکن بابەتی وان کە واقعی ژیان دەخەنە ڕوو بەڵام واقعەکی زۆربەی جار تاڵن یعنی ئەگەر سیر بکەیت زۆربەی ئەو بابەتانە خەڵک بێهیوا دەکەن هە باس لە کۆمەلگا دەکات دەرێت بۆ کۆمەلگا بەو شێوازە سقەتە باس لە سیاست دەکات باس لە سیاسەتە سقەتەکان دەکات باس لەوە دەکات کە چۆن سیاست خەڵکی بڵێن قۆڕ کردووە وای کردووە کە بڵێن کۆنتترۆلیان بکەنی ئەمانە هەمویان دەبنە بابەتی بێهیوای لەبەر وەرە مرۆڤەکە دەکات ئەوەی کە دەخوێنێتەوە وای دەکات کە بێتەوە من هیچ پێ ناکرێن چی دەکەی بەرامبەر بۆ نمونە ئەوەی بابەتی ماسۆنیەت توشت کە دەتوان بڵێن تا ئەستێک پێوەستی بەوە بۆنمە چی دەکەی بەرامبەر بابەتێکی و ئەگەر ماسۆنیەت هەبێت و ئەگەر شتێکی وا هەبێت کە کۆمەڵەیەک هەموو جیهان بەڕێوە بن ئاخر چی پێ دەکەی بەرامبەرەوە لەبەر ئەوەشە پێم وابێ حاڵەتی سێمیش کە چێژیش کەمی تێدا یعنی تۆ شتێک دەخوێنیتەوە کە لێی بێهیوا دەبی ئاخر چێژی وی لەکوێ هەر بۆیەش ئەگەر تەماشاکەی پێم وایە زۆربەی ئەوانەیە کە کتێبە فەلسەفیەکان دەخوێنەوە لەوانەیە وەکو کۆمیدیاش ببینێت بەڵام ئەوانەی زۆربەی کتێبە فەلسەفیەکان دەخوێنەوە گرنگی بە ژیانی خۆیان نادەن دەبینی پرچی دراش کردووە خەریکی زگەرە کێشانە ینی کەسێکی بڵێن بێخولقە بێ تەبیعەتە قسەی لەگەڵ ناکرێ لەبەر چی وایە ینی لە ژیانی خۆی وەڕز بووە هەست دەکات کە ژیانەکە هی ئەوە نییە بۆی بژی زۆر بیان لەوانەیە خوانەخواستا بیری خۆکوشن و ئانش بکەنەوە
و کارەکەی چێ لەبەر ئەوەی ئەمە بێ ئارامیان دەکات بێ ئۆقرەیان دەکات هەر بۆشە چێژێک لە ژیان و تەنانەت لە کتێبەکەش نابینن. هەر ئەمە شەوا دەکات کە لە ڕووی بابەتی زمان و کللتورەوە هیچ کاریگەریش نەبێت، نە زمانێکی وا دەگەین لەبەر ئەوەی دووبارە لەوانەیە کتێبەکان بە هەمان زمان بن، نە کللتورێکی واقعیش دەگەین لەبەر ئەوەی ژیانیش ئاوا بێهیوانیە، یعنی ژیان پێویستە لەگەڵ بەردەوام بی ژیان وەکو کتێبە دەرونیەکانی ناکەم کە چۆنە باش لە ژیان بکە، بەڵام ژیانیش هەروەها شێوی تێدا خەڵکانی زۆر لە ژیان نەک خەڵکانی زۆر ئەو هەموو خەڵکە دەبینی لە ژیان بەردەوامن، هیچ مشکلێکی وانی مشکلەش هەبێت چارەسەر دەبێت. ینی فیلمێکی تورکی هەبوو دەیگوت هیچ شتێک نییە خوا چارەسەری نەکا، ئەگەر کێشەیەک هەبێ خوا چارەسەری دەکات، ینی واقعی دەڵێن کێشە لە ژیان دەبێت، خۆ ئەوە شتێک نییە خۆمان لێبشانینەوە، بەڵام کتێبە فەلسەفیەکان ئەوەندە کێشەکان گەورە دەکەن کە هەست دەکەیت حەلی نییە، هەست دەکەیت حەلەکە لە بەدەستی تۆ نییە، بەڵام لە واقعیدا نەخێوانیە ژیان ڕاستەقینە حەل هەیە. بابەتی سێم کە پێم وایە لە کوردستان زۆر دەخوێنێتەوە دوای بابەتی دەرونی و لە هەمان کاتدا فەلسەفی، بابەتی ئاینیە. جا ئەگەر لەو بابەتە باس لێ بکەینەوەی ئەمە تۆزێک ئەوانەی کە دەخوێنەوە تۆزێک وەکو عوقدەیەک سەیر بکەن کە بڵێم بۆچی باس لە بابەتە ئاینیەکان دەکەم، یاخود لەوانەیە خەڵکانێک بڵێن ها ئەو کەسێکی بێدینە ئەوانەیە نەخێر سوپاس بۆ خوددا کەسێکی زۆرش بڵێن لەسەر دینم بەردەوام الحەمدوللیلا هەوڵ دەدەم کە وەک بڵێن نوێژ و شتەکان ئەوانەی کە سەرچین لە بابەتی ئاینی ئەسڵەن هیچیان لەدەست نادەم و ینی زۆر بەردەوام لەسەری ئەوش دەبێنێتەوە کە بەدەستخوایە کە چەندی قبول ئەوانە کەسمان نازانین، بەڵام مەبەستەکە لێرە چییە بۆچی کتێبە ئاینیەکان کەم دەخوێنمەوە ئەگەر بۆ خاڵانەی پێشتر باسی لێ بکەم. ئەگەر لە بابەتی زانیاری وەربگرین تەبعاً کتێبە ئاینیەکان هەمووی زانیاریە، هەمووی ئەوەیە کە معلوماتێک دەگەینێ، ئیلا ئەگەر بە شێواز ڕۆمان ئەو شەردەکەوێت سەر بابەت ڕۆمانەکە، بەڵام ئەوەی تر کە ڕۆمانیە هەمووی زانیاریە. جا لێرە بە هەمان شێوەی فەلسەفە مشکلەی چیمان بۆ دروست دەبێت ئایا زانیاریەکە تا چەند لایەن ژیانەیە. ئەگەر سەیری زانیاریەکان بکەیت بۆ نمونە ئێمە سەرەتا قورئانمان هەیە، دواتر بڵێن فەرمودەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم هەیە، دواتر ئەوەی کە بۆ نمونە سەحابە و شتەکان لە ژیانی خۆیان واقعی ژیانی خۆیان پەیڕەویان کردو، هەندێکیان بوونەتە زۆرێک لە کللتورێکی ئاین کە بۆ مامانەوەتەوە وەکو بڵێن نوێژی تەراویح ئەوانە کە لە سەردەمی ئیمامی عومەر دەتوانین بڵێن کەوتە مزگەوتەوە بە جەماعی کرا هەر لەو کاتەوە ماوەتەوە. جا هەموو ئەوە یەکی گرتووە لە ڕێی کۆکرانەوەی حەدیسەکان لە ڕێی بوخاری و موسلیم و ترمذی و ئەوانە. دواتریش چوارم مەزهەبەکە هاتوون کە ئەو بڵێن حەدیس و ئەو قورئان و شتانیان لێک داوەوە مەزهەبیان دروست کردووە. بەڵام ئەگەر سەیری کتێبەکان بکەیت بۆ نمونە کتێبێک با بڵێن لایەنێکی سەلەفی نووسی بێتی، یان لایەنێکی سۆفی نووسی بێتی، یان لایەنێکی بڵێن حیزبە ئیسلامیەکان نووسی بێتی، حیزبە ئیسلامیەکە یان سۆفیەکە یان سەلەفیەکە بڵێن لایەنگیری یاخود بڵێن قەناعەتی زیاتر بە مەزهەبێکی دیاریکرا هەیە، بۆیە ئەو زانیاری لێ باز دەکا بەپێی ئەو مەزهەبە دێنێ. لە کاتێکدا هیچ لە مەزهەبەکان ڕەت نەکراونەتەوە، بۆچی نایەن هەموو مەزهەبەکان لێک بدەن، بۆچی هەموو بابەتە مەزهەبیەکان لێ کتێب ڕوون ناکرێنەوە بڵێ کاکە ئەو مەزهەبەوە دەڵێ ئەوە شوا دەڵێ تۆش قەناعەت بە کامەی هەیە ئەوەیان بکە، یان لەوانەیە زۆر جا هەبێ بڵێ دوو مەزهەب بەو شێوازانە ئەوە جیاوازەکەیتیان، بەڵام ئەگەر لێکی بدەینەوە ئەگەر بڵێن واقعانە وەریگرین خاڵە باشەکە لە هەردووچیان ئەوەیە، بەڵام بەپێچەوانەوە زۆربەی هەر زۆری کتێبەکان لایەنگیری هەڕوو کەسایەتیەک بێنە کەسایەتێکی ئیسلامی بێت سەر بە حیزبەکە یان سەر بە لایەنێکی ئیسلامیە کتێبێکی نووسیوە هەڕوو تەماشای سەرچاوەکان کە زۆربەی ئەو سەرچاوانە کە خودی حیزبەکەی ئەو یاخود خودی ئەو لایەنەکەی ئەو قەناعەتی پێ هەیە. ئێکەواتە زانیاریەکان لەو حاڵەتەدا مەرجنیە ڕاست بن، ئەگەر زانیاریەکە ڕاست بێت لەوانەیە لایەنی تری لێ بکەوێتەوە، لەوانەیە بابەتی تر لێ دروست بێت کە ئەو باسی نەکردووە لەبەر ئەوەی لە بەرژەوەندی حیزبەکەی ئەو یاخود لە بەرژەوەندی فکرەکەی ئەو دانەبووە. لە ڕووی بابەتی ئارامی دەرونی ئەوانە بەپێی بابەتەکە دەگۆڕێت، زۆربەی خەڵکان بە خوێندنەوەی کتێبە ئاینیەکان ئارام دەبنەوە، بەڵام زۆر جاریش هەیە لەوانەیە کتێبێک بێت کە باس لە عەزاب و ئەوانە بکە، زۆر جا خەڵکەشی کە توانای خوێندنەوەی ئەو کتێبانی نەبێت وە خۆش لەو جۆرە کتێبانە بدات، لەوانەیە هاوشێوەی فەلسەفیەکە بەرەو لایەنێکی بێهیوابوون بڕوا، بەرەو حاڵەتێک بڕوە کە بێتەوە من هیچ بابەتێک بۆم نەماوەتەوە بۆ بۆ ئەوانە بکەم. لەوانەیە زۆر جا کتێبە ئاینیەکان بتەوێت ئەوانەی کە زۆر شارەزای تەکنیکەکانی نووسینی زۆر بابەتی دەرونی ئەوان نازانن، تەنیا خۆیان لە نووسین دەدەن لەبەر ئەوەی بابەتێکی بڵێن عیلمی ئاینیان لەلایە، لەوانەیە ئەو بابەتە بنووسن سبەی کتێبەکە لەلایەن کەسێکەوە بکردرێت کە لە ڕووی ئاینیەوە زۆر بڵێن سابت نەبێ، لەوانەیە
ئەو زۆرە نووسینەکاری تێ بکات و بەرەو حاڵەتێکی دەرونی نازێگیری بات. هەر بۆیشە ئارامیەکەەوە پێی کەسەکان دەگۆڕێت و بە پێی تێگەیشتنی کەسەکان دەگۆڕێت. بابەتی چێژەکەش هەر دەکەوێتە سەر بابەتە ئارامی ئەوانە. دەکرێت کەسێک بە بیستنی شتێکی ناخۆشی یاخود بە بیستنی عەزابی قیامەت و ئەوانەش بڵێن زۆر ئارام نەوێت، بەڵام لەمان کاتدا لەوانەیە چێژی لێ ببینێت، لەوانەیە بۆ منە هەز بە ترس بکات لە خوا ئەوانە، بەڵام چێژ لە عیلمەکە دەبینێت، چێژ لە بابەتەکە دەبینێت، ئەویان دەگەڕێتەوە سەر ئەوەی کە مرۆڤەکە چۆنە. من خۆم ئەگەر کتێبە ئاینەکانش بخوێنمەوە بابەتێکی دیاریکرا و محەدەد و لەویش گرنگتر نووسەرەکە زۆر لێ دەکۆمەوە کە نووسەرەکە چەندە کەسێکی میانڕەوە، چەندە کاریگەر نەبووە بە لایەنێکی دیاریکراوی ئاینی ئەو کاتە کتێبەکە دەخوێنمەوە و بابەتی چێژەکەش دەکەوێتە سەر خودی ناوڕۆژ کتێبەکە کتێبەکە چەندە واقعەکەی پیشانداوە لە ڕێی بابەتێکی عیلمی گیژیرەوە. ئاخر شتیش لەبارەی زمان و کللتورەوە پێم وانە یەک لە هەردووچیان ئەوە بێنێ زمانەکە ئەستۆن شتێکی وا ناگەێنێت. لە بابەتی کللتوریش ئەو زانیارە کە ئاینی زۆربیان دەتوان بڵێم دەگەڕێنەوە بۆ سەردەمی کۆن و سەردەمی پێغەمبەر صلی الله علیه وسلم. یعنی لەو حاڵەتە پێم وایە کللتورێکی واناگە ئەگەر کللتورەکەش بگا زیاتر کللتورە کۆنەکان کە یاخود بڵێن کللتوری سەردەمی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەوانەیە. یعنی هەر بۆشە پێم وایە لەوری کللتورەوە شتێکی وا ناگەێنێ و یەکشتیش هەیە ئەگەر کتێبەکە باس لە واقعی ئێستا بکە، لەبەر ئەوەی کتێبەکان زۆر بەیاندایانگیرن زۆر شت هەبوو کە لە واقعی ئێستا تێکەڵ ناکرێت. ئەگەر نمونەیەکی بەسیط لەسەر ئەوە بێنمەوە، لە مالیزیایەکی کللتورەکان ئەوەیە کە ئافرەت و پیاو لەگەڵ یەکتری تۆقە دەکەن، کاتێک دەگەن بە یەکتری وەکو سڵاوکردنی ئێمە ئەوان تۆقە دەکەن، هیچ چێژیان هەیە. لە کاتێکدا مالیزیا هیچێکە لە وڵات هەر ئیسلامیەکان، بەڵام ئەمە بۆتە یەکێک لە کللتورەکانی ئەوان. بەڵام تەحەدا دەکەم هەڕوو لە سەدا 99 زیاتری کتێبەکانی کوردستان بە کوردی و بە وەرجێڕا و بە هەمویان بێنەوە، تەحەدا دەکەم یەکیشیان باسی ئەوە بکات وە لە ڕووەیەکی ئاینی واقعیەوە بۆی بچێت. من خۆم زۆر جار دەپرسم ئەگەر بڵێن ئەو نمونەیە مالیزیا، ئەگەر من بچم بۆ مالیزیا تۆقە لەگەڵ بڵێن ئافرەتێک نەکەم بە حکمی ئەوەی لە ڕووی ئیسلامیەوە جائز نییە، لە ڕووی شەرعیەوە جائز نییە، بەڵام ئەو ئافرەتە لە ڕووی دینیەوە لە ڕووی بڵێن ئیسلامیەوە زۆر ئیمانێکی بەهێزی نییە، کە ئەو تۆقە نەکردنەی من دەبینێت لەوانە نەزڕەیەکی خراپ بیرۆکەیەکی خراپ بەرامبەر ئاینەکە بینێ، بڵێ ها ئەوە کەسایەتێکی ئاوای هەیە کە ڕێز لە کللتوری من ناگرێەوە. لە کاتێکداوە کللتورە تەنیا کللتورە هیچ بابەتێکە پێوەست نییە بە بابەتی ئاین و ئەوانە، تەنیا کللتورە تۆقە لەگەڵ ژن بکرێت. ئەو وا دەبینێت کە ئاینەکەی من ڕێزدا کللتورەکەی ئەو ناگرێت، یان لەوانەیەوە هەز بکە کە کللتورەکەی من ڕێز لە کللتورەکەی ئەو ناگرێت. ئایا ئەمە زەرەری زیاترنی هەم بۆ ئاینەکە هەم بۆ کللتورەکەی من؟ لەبەر ئەوە ینی لە کتێبێک لە هیچ کتێبێکی شتیوام نەبینیوە کە باس لەو بابەتە بکە، بەڵام دەکرێت باس لێ بکەیت کە ئایا هەتا چ حاڵەتێک جائیزە تا چ حاڵەتێک بڵێن جائیز نیە، لەبەر ئەوەی مەذهەبەکانیش باسییان لە بابەت تۆقە ئەوانە کردووە، باسییان لە بابەت دەستێدان شت کردووە. یعنی ئەمە یەکێک لە نمونەکان بوو، بەڵام ئەگەر سیر بکەیت لەبارەی ناساندنی کللتور و شتەکانەوە کەم وایە کتێبە ئاینەکان کللتوری ئێستا باس لێەوە بکەن و پێوەستی بکەن بە شێوازێکی میانڕەوانە، بە شێوازێک کە هیچ پێوەست نەبێت بە فکر و بیرۆکەی تایبەت خۆیان بەڵکو بە بابەتە ئاینەکان لێشی بدەنەوە و لەگەڵ ئێستا بیگونجێنن و لە کتێبەکە باس لێ بکەن. جا ئەمە سێ لایەنە سەرەکیەکە بوون کە من پێم وایە سەرچین لە کوردستان، ئەوانیش بابەتی دەرونی و گەشەپێدان و ئەوانە کتێبە فەلسەفیەکان لەگەڵ کتێبە ئاینەکان. ئەگەر کتێبەکانی تریش سیرێک بکەین، بۆ منە کتێبە زانستیەکانە، کتێبە مێژوویی و ئابووری ئەو بابەتانن، ئەگەر لە باوەتی زانیاریەکە سەیری بکەین ئەوە خۆی ئەسڵەن بابەتیان زانیاری گەیاندنە. جا دەمێنێتەوە زانیاریەکە ئایا واقعیە ڕاستە ڕاست نییە، ئەویان بە پێی کتێبەکە دەگۆڕێت، بەڵام ئەوشیان بە هەمان شێوە لەبەر ئەوەی کەسێک نووسیوێتی و لەبەر ئەوەی ڕای شەخسیە دەکرێت هەڵی تێدا بێت. بابەتی ئارامی دەرونی و هەروەها بابەتی چێژ دووبارە بە کتێبەکە دەگۆڕێ، بەڵام من پێم وانی زۆربەی کتێبەکان چێژ بە خەڵک بدەن، لەبەرەوە ئەگەر بچی سێرێکی کتێبخانەکان بکەیت، ماوەیەک لە کتێبخانەکان ببینیتەوە، دەزانی کە ئەوانەی ئەو کتێبە دەکڕن زۆربەیان لە ناچای دەیکڕن. بۆ من لە زانکۆ بۆ باسەکەی ئیشپێتی، بۆ من ئەو زانیاریە راپۆرتێکی لەسەر هەیە، بۆ من ئەو زانیاریە لە حالەتێکی ژیان ئیش پێە، یانی زۆربەی ئەو کتێبانێک کە لەو باوەتانە دەکردرێن پێم وایە لە بڵێن لە مەزبوریە، بۆیە نە ئارامیش دەرونی وای پێدەبەخشێنە چێژەکەش،
بەڵام دەشکرێت جاری وا هەبێت تەنیا بۆ زانینی زانیارێک بیکرێت و کە دەشخوێنێتەوە زانیارەکە دەزانێت چێژێکی لێ بینێ، بەڵام من پێم وایە ڕێژەکە کەمە. بۆ زمان و کللتوریش بە هەمان شێوەیە زۆر جار هەبوو زانیاریەکە خۆی پێوەستە بە کللتورەوە دەکرێت باس لە کللتوری وڵاتێک بکە، ئەمەیان زانیاریە لەبارەی کللتورەکە و تێگەشتن لەبارەی کللتورەکە بۆیە مسوودەی هەیە، بەڵام دەشکرێت جاری وا هەیە کتێبێکی زانستی هیچ پەیوەندی بە کللتورەوە نییە، ئەمەیان دووبارە بە پێی کتێبەکە دەگۆڕێت و زمانیش ئەوەیە کە دەمێنێتەوە ئایا کتێبەکە بە زمانێک نووسراوە، بەڵام کتێبە زانستیەکانیش بە هەمان شێوە پێم وایە زۆر زەحمەتە مرۆڤێک بچێت بە زمانێشتر بخوێنێتەوە یاخود بیاوێت کە لە ڕێەوە زمانێشتر فێربێ لەبەر ئەو دەیەوێت زانیاریەکەی پێ بگات سزای ئەوەی بێت و خۆی فێرە زمانەکە بکات و قاموز بێت و نازم ئەو بابەتان. جا وەک باسم کرد لە هەموو ئەو بابەتان سێ سەرەکیەکە و لەوەی تریش چەند خاڵێکم باس کرد، چەند خاڵێک هەبوون کە تەرکیزم خست بۆ سەر، هەمویان بە شێوازێکی جیاواز دەیانگەیان، بەڵام ئەگەر سەیر بکەیت زانیاریەکان لە هەر هەمویان دەکرێت زانیاری خەڵەتێنەر بن، دەکرێت زانیاری هەڵە بن و ئەو زانیاریان دەبن کە لەگەڵ ژیانی واقعی دەگونجێت. لە هەمان کاتدا هەمان ئەو زانیاریانە کە لە زۆربەی لەو بابەتانە بڵاو دەکرێنەوە دەکرێت لە ڕێی ڤیدیۆیەکی 5 دقەیی لە یوتیوب ئەو زانیاریانت پێ بگات، ینی لە هەمان کاتدا دەبێت هۆی بە فێڕۆدانێکی کاتێکی زۆر لە بۆ تێگەیشتنی ئەو زانیاریانە لە کاتێکدا دەتوانیت بە کاتێکی زۆر کەمتر ئەو زانیاران پێ بۆ بابەتی ئارامی دەرونیەکەش وەک باسم کرد زۆربەی ئەوانە ئارامیەکەیان کاتیە، لەوانەیە ئاینیەکە ئارامیەکی زیاتر پێبەخشیان، لەوانەیە بڵێ فەلسەفیەکە ئارامی زیاتر پێبەخشێت، نازانم بە هەر جۆرێک بێ، بەڵام من پێم وایە زۆربەی ئەوانە ئارامیەکەیان کاتیە، تەنانەت لە بڵێن لە واقعی ئێستا بابەتی ئاینیەکەش زۆر جار ئارامیەکی کاتیە، تۆ شتێک دەخوێنیتەوە ئەو کات ئارام دەبیتەوە هەدەڵی ژیان ئەو هەیە، بەڵام کە واقعی خۆت دەبین لە ڕووی ئاینیەوە تۆ کەسێشتری لەوانەیە ئەو ئارامیت نمێنێ، بەڵام لەوانەیە لە ئاینیەکان بەگشتی زیاتر بێ و لە زۆربەی ئەو بابەتانش بەتایبەت بابەتە درونیەکە پێم وایە زیاتر لەوەیان دەگرێتەوە، دەتوانی بە مۆسیقایەکی ئارام زۆر باشتر وەخود زۆر ئارامتر ببیتەوە نەک ئەو کتێبانە بخوێنیتەوە. من خۆم واقعی وام ینی مۆسیقایەکی هادێ یاخود زۆر جار هەلوانێت تۆ بە مۆسیقایەکی بڵین گەورە ئەوانەش ئارام ببیتەوە، نەخە خەڵکانی زۆر هەن کە ئەو مۆسیقایە دەژەنووە ئەو جۆرە مۆسیقا دەبین بەڵام ئارام دەبنەوە، لە زیاتی ئەوە پێم وانییە پێویستکە کتێبێک بخوێنیتەوە جۆرە مۆسیقای گرە، بەڵام زۆربەیان بە مۆسیقا ئارامەکەم پیانۆیەکە شتێکی بەسیتە. من خۆم ئەگەر چارێک جوور لێ بگرم لەوانەیە زۆر ئارامتر بکەتەوە لەوەی کتێبێکی دەرونی بخوێنمەوە و لەبەر ئەوەش کە ئەو کتێبانە سەرکەرن و وا لێ دەکەن کە واقعی ژیان نەخوێنیتەوە، بۆیە زۆربیان وەک باسم کرد خەڵەتێنەرن، زۆربیان وا دەکەن کە لە ژیانێکی ڕاستەقین نەژیت بەڵکو ژیانێک بژیت کە کتێبەکە پێت دەڵێ وەکو ئامۆژگاریەک ئاراستە دەکا بەو شێوازە، بەڵام لە هەمان کاتدا لەوانەیە ئەوەی کە کتێبەکە پێت دەڵێ هیچ لەگەڵ ژیانی تۆ نەگونجێت. لە هەمان کاتدا چێژ بە هەمان شێوە من خۆم ڕاستی لەو کتێبان زۆربیان چێژ نابینم، لەبەر ئەوەی زۆربەی جار زانیاریەکان هەڵان پێتێک دەچم کە زانیاریەکان هەڵان زۆربیان بابەتی وا باز دەکەن کە بۆ بڵێ منداڵێکی دەیزانێت بۆیە نەک ئارام ناکاتەوە، ینی ئەسڵەن کتێبەکەشم لە بەردڵ دەکەوێت، بەڵام دەشکرێت بە هەمان شێوە باسم کرد دەشکرێت ئێوە چێژی لێ بین وە بەدڵتان بێ بەپێی کەسەکە بابەتی چێژەکە دەگۆڕێت، بەڵام لە هەمان کاتدا و باسم کرد دەکرێت هەمان ئەو چێژە تەنانەت ئەگەر زانیاریەکەش بێ نەک بڵێ مۆسیقای و شتێک، ینی ئەگەر چێژ لە زانیاریەکەش وەربگری، بەڵام دەکرێت لە ڕێی ڤیدیۆیەکی یوتیوبەوە کە هەمان زانیار پێ بدات و ماوەیەکی کورتریش هەمان چێژ پێ بەخشێ ئەگەر چێژ لەو بابەتە دەبینی و لەو زانیاریان دەبینی. لەبارەی بابەتی کللتور و ئەوانەش وەک باسم کرد زۆربەیان کللتورە واقعەکە پیشانادەن، زۆربەیان خەڵەتێنەرن، ئەوەش کە کللتورێکی واقعی پیشان دەدات و بڵێن بابەتێکی زانستی یاخود بابەتێکی واقعی لە ژیانی ئێستا باس لێوە دەکا، زۆربەیان بۆ هەموو لایەنەکان ناچن، بەڵام ئەگەر باس لێ بکەین لەوانەیە ئەگەر وەکو ڕێژەیەک دابنین لەوانەیە لە سەدانەوەتیان ئەسڵەن هیچ پێوەست نەبن بە کللتورەوە یاخود هیچ کللتورێکی واقعی نەگەین، تەنیا سەدات دەیەکەیان کللتورێکی واقعی و ڕاستی دەگەێنن. بۆ بابەتی زمانەکەش وەک باسم کرد لەوانەیە زۆربەتان بۆ زمانەکە نەخوێنەوە لەبەر ئەوەی ئەوانە هەموویان زانیاریەکەیان گرنگە، زانیاریەکەیان ئەوە پێوەستە یاخود بڵێن ئەوەیە کە تۆ بە دوای دەدەگەڕیت تۆ زیاتر بە دوای زانیاریەکەوەی، بۆیە پێم وانییە بێ زمانێکی بخوێنیتەوە خۆ فێر زمانەکەیکەیت. بەتایبەت زۆرێک لەو کتێبان تەنانەت کە بە کوردیش نووسراون زمانەکەیان معقەدە، زمانەکەیان بۆ تێگەیشتن تۆزێک زەحمەتە، جای ئەوەی تۆ بێت لە ڕێەوە فێر زمان بێت. جا ئێستا لەوانەیە ئێوە بڵێن کاکە ئەوانت هەموو باس کرد باشە تۆ زۆر بە خراپە یاخود بڵێن
ئەوانە هەمووی شکاندەوە باشە خۆ لە ڕۆمانیش دەتوان بڵێم هەماشت هەیە یاخود بڵێن ڕۆمانیش خراپترە لەوانێ زۆر بەتان بڵێن بابەتی زانیاری هیچ زانیاریش وای تێدانە یاخود ئەگەر زانیاریش پێ بڵێت لە ڕێی بڵێن ڕووداوێک و ڕدات لەوانەیە زانیاریەکە خەڵە بێت ینی لەوانەیە زۆر بەتان ئەو گلێ بکەن بابەتی ئارامی خەکان زۆر دەڵێن کاکە من بەخۆینەوەی چیرۆک ئارام نابمەوە چێژی نابین لە بابەتی زمانی لەوانێ زۆر بەتان بڵێن کاک کتێب هەیە زمانی معقەدە کتێب هەیە بۆ نمونە بە ئینگلیزی نووسراوە تێی ناگەین ینی لەڕووی خوێندەواری ئەوانەوە زمانی ئینگلیزیمان باش نییە لەوانەیە بڵێن کاکە بابەتی کللتورەکە مەرزنی واقعی کللتورەکە وابێت ینی ئەوانە هەموو ئەو قساران کە لەوانەیە ئێوە بۆتان دروست بێکە لە ڕۆمانێک بە هەمان شێوە لەوان ئەو شتانە هەبن جا پێش ئەوەی باس لەو خاڵەنە بکەم بابەتی زانیاری و ئارامی چێژ و زمان و کللتور ئەوانە پێویستە ئەوەتان پێ بڵێم کە من خۆم وای دەبینم لە ئێستادا لە ساڵی 2020 یاخود دەتوان بڵێم لە سەدەی 21 بەولاوە کتێب بە زەڕوریەت نابینم لە ژیان واقعی دەڵێم کتێب زەڕوریەتێک نییە کە خەڵک خۆی پێوە بگرێت بۆ منەمە کەسێک دەبینم دەڵێم بۆ کتێب ناخوێنیتەوە نەخێتمانە کتێب ناخوێنیتەوە ژیان خۆتە ئەوشتان نەخێت لە سەردەمی ئێستاماندا من کتێب بە زەڕوریەت نابین چونکە هەمان زانیاری هەمان چێژ هەمان بڵێن ئارامی دەرونی و هەمان زمان و کللتوریش چەندان ڕێگای تر هەن کە دەکرێت باسانیانە فێربی گرنگترین ڕێگا بابەتی یوتیوب ئەوانەیە ئەنی ڕێگا زۆر ئاسان بۆ کە لە ڕێی یوتیوبەوە زانیاری پێ بگات چێژ پێ بگات یاخود بڵێن زمانەکە فێربیت کللتورەکە بزانی ئەوانە گفتوگۆیەکی ئاسایی دەکرێت گفتوگۆیەک لەگەڵ کەسێکی ئاسایی بکەی زۆر زانیاری لەوە زیاتر بدا بەتابەت کە کەسێک بێ زانیاریەکە بەباشی بزانێت تووە تۆ بخوێنتەوە ینی کەسێک بۆ منە دێتەوە لە دەرەوە دێتەوە قسە لەگەڵ تۆ دەکات دەزانێت تۆ کوردی بەپێی بیر بۆچووی تۆ قسە لەگەڵ دەکات بەڵام لەوانەیە کتێبێک هەر نەزانێت تۆ بیر بۆچوون چۆنە 100% ئەو نازانێت کەواتە ئەوەی گفتوگۆکە باشترە بە هەمان شێوە پۆدکاست ینی پۆدکاستمان هەیە گوێ دەگری لەگەڵ پۆدکاستەوە من خۆم ڕاستی پۆدکاستەکان تەبێت ئەگەر بەدڵم بێ زۆر ئارام دەمەوە ینی پۆدکاستێک هەیە ئەگەر زانیاریەکەش زۆر نێ بەڵام شێوازی پێشکەشکردن جوانی گیانی بابەتەکە ئارام دەکاتەوە هەر بۆیشە ڕۆمان خوێندنەوە پێ باشترە لە بڵێن کتێبە ئەوانتر کە ڕۆمانی نەیەخود کتێبی ناخەیاڵن و کتێبی ڕاستی لەبەر ئەوەی ڕۆمانەکە لێرە زەڕوریەت نییە ینی ئەگەر بێرە سەر بابەتەکانی ترکە ئێستا باسییان لێوە دەکەم زانیاری ئەوانە زیاتر بۆتان نەبێتەوە بەڵام ڕۆمان خوێندنەوە تەنیا بابەت توێشی حەز و ئەوانەیە یان لێرە زەڕوریەتێکی ژیانمان پێ جێبەجێ نەکردووە تەنیا بڵێن حەزێکە پێمان جێبەجێ کردووە بەڵام ئەوەی ترکە کتێب بوو بە زەڕوریەت و وەیست کە بابەتێکی ئاینی یاخود بابەتێکی فەلسەفی یاخود بابەتێکی کۆمەڵایەتی لە ڕێی کتێبەکە بزانی پێم وایە ڕێی باشتر هەم کە ئەو بابەتانە چ زانیاریێت چێژە زمان و کللتورە لە ڕێیانەوە بزانی جا ئەگەر لە ڕۆمان باس لە خاڵەکان بکەم لە ڕووی زانیاریەوە تازە باسم کرد من خۆم کتێب بە زەڕوریەت نازانم کتێب بە بابەتێک نازانم کە پێویست بێ بۆ گەیشتنی زانیارێک لە بەرەوەی ڕێی ئاسانتر هەن بۆیە هیچ ڕۆمانێک بۆ زانیاری خوێندنەوە یاخود بۆ وەرگرتنی زانیاری ناخوێنمەوە ئێوەش ئەگەر پێتان وایە لە ڕۆمان زانیاریەکی واتان فێر دەبێت کە زۆر گرنگە ئەوە فێر لە خۆتکردن نەخێت لە ڕۆمان هیچ زانیاریش تێدا نیە یاخودتانەت ئەگەر زانیاریش تێدا بێت دەکرێت بە پێی کارکتەرەکە بگۆڕێت دەکرێت بە پێی زروفی کارکتەرەکە بگۆڕێت و هەندێک جار ئەگەر زانیارێکی هەبێت گرنگە لە حاڵەتە هەندێک جار ئەگەر زانیارێک هەبێت بە پێی کللتوری خۆت لێکی دەدەیتەوە ئایا ئەو زانیاریە چەند لەگەڵ کللتوری تو دەگونجێ لەو حاڵەتە لەوانەیە کەڵکی لێبین بۆ بابەتی ئارامکەرەوە کە خاڵێکی زۆر گرنگە نازانم لەوانەیە ئەوانەی کە کتێبی ڕۆمان کەم دەخوێنەوە یاخود خۆیان پێوە نەگرتووە لەوانەیەوانە بن بەڵام ئەو چێژە یاخود ئەو ئارامیە کە من لە کتێبی ڕۆمان دەیبینم لە هیچ کتێبێشتر نایبینیم ینی بخوێندنەوەی ئەزمموی ئەوانێ ترکە چواقعی بێت چ بڵێن ئەزممونێکی خەیاڵی بێ بەڵام کە لە ڕێشەوەی ڕۆمان و چیرۆکە و نووسراوە زۆربەی جار ئارام دەبمەوە کە دەبینم ینی حاڵەتێشتدا بۆ نمونە بەرز و نزمی لە چیرۆکە هەیە هەندێک حاڵەت هەیە کە وەک بڵێن دڵخۆکە دەتگرێت و هەندێک حاڵەت هەیە کە بە پێچەوانەوە دڵخۆش دەبیوانە من بۆ شتانە ئارام دەبمەوە یانکە لە شوێنێکی هادی یان لە شوێنێکی بڵێن سەوزای ئەوانەیان لە شوێنێک کە تەنانەت لە ماڵەوە لە ژوورەکەم تەنیا بێخوێنمەوە
پێی هادێ دەبمەوە ینی بخوێندنەوەی چیرۆک ئەوانە هادێ دەبمەوە و بڵێن دڵم ئارام دەبێتەوە سترێس و قەلەقی و یاخود بڵێن مێشک جەنجاڵی ئەوانە کەم دەکاتەوە من خۆم کە دێ خوێنمەوە سترێس و قەلەقی کەم دەبێت بۆ ماوەیەک لە ژیانی دەرەوەدا دەبڕێم تەنیا ئەوە دەخوێنمەوە و مێشکم ئارام دەبێتەوە پێی زۆر کەس هەیە دەڵێن ئەمە زۆر دەکەوین نا ئەو بابەتە لەوانەیە ئەوەندە ئارامی دەرونیمان پێبەخشێک کە دێنەوە واقعی خۆمانەوە بڵێ ون دەکەین یاخود لەگەڵ واقع ناگونجین بەڵام پێم وایە کەسێک ئەگەر بڵێن ژیانی واقعی خۆی لەگەڵی گونجان بێت و ژیانی واقعیەکە هەر ببینێ پێم وانی ئەوەندە کاریگەر بێت بە کتێبە ڕۆمانەکان داوێش ئەوان لەسەر ڕۆمانەکان ڕادێن زۆر خۆیان لەگەڵ ژیانی واقعیەکە ناگونجین دەزانن کە ئەمە شتێکی خەیاڵە ئەگەر خەیاڵیش نەبێت چیرۆکی کەسێکی ڕاستەقینەیەکە چیرۆکی ئەو جیاواز بووە تەنیا ئارامیەکەیان لێ دەمێنێتەوە ئەگەر بابەتێکی ئەخلاقیە بابەتێکی پەروەردەیە بابەتێکی بڵێن کللتوریە هەر بابەتێک کە لە ژیانی ئەو هەبووە و پێویستە ئەو جێبەجێ بکە ئەویان ئارامی پێدەبخشێت وای دەکات کە ببێتە وانەیەک بۆ ئەو تا بڵێن داهاتوو لە ژیانیدا بە شێوازێک جێبەجێ بکات هۆکارێکی سەرچیش کە من پێ ئارام دەبمەوە لەبەر ئەوەی ئەگەر زانیاریش بگات ئەگەر بابەتێکیش بگات لەبارەی کەسەکە بابەتەکان لەڕێی ئامۆژگاری و یاخود بە شێوازێکی ئامۆژگاری و بە شێوازێکی نسیحەتکردنی واقعان ناگە لەبەر ئەوەی هەمومان دەزانین کە ئامۆژگاریکردن هیچ بڵێن کاریگەری گەیاندنی نییە ئەگەر کاریگەری شەبێ کاریگەریش کاتیە بەڵام ئەوەی کە لە ڕۆمانە زۆربەی زار ئامۆژگاریەک هەیە شتێک هەیە دەیگەێنێ بەڵام ڕاستەوخۆ پێت ناڵێ ئەو شێوازە بکە ئەو بکە لەرە کارکتەرێکەوە پێ دەڵێ بۆ منە کارکتەرێکی خراپەکارە ئەوە دەکوژێت کوشتن و نازا ئەوشتان دەکە لەڕێ ئەوە تۆ دەزانی ئەو بابەتە بۆ شێوازە خراپە یان بابەتێشتر هەیە کە بڕمنە یارمەتیدانە میهرەبانی ئەوانێ لەڕێ ئەو کارکتەرە و لەڕێ ئەو چیرۆکۆ دەزانی کە ئەومیان باشە هەیە لێرە ئارامیش پێبەخشیت وە زانیاریش پێگەیاندی تو وای کرد کە وانەیەکی ژیان پێبگە بەڵام بەبێ ئەوەی ڕاستخۆ قسەت لەگەڵ بکات و ڕاستەخۆ ئامۆژگاری بکات هەر بۆشە چێژێکی زۆرم پێدەبەخشیانی بەبینینی بەرزی نزمیەکان تەنانەت ئەو شتانێک کە بۆ منە کارکتەرێک دەمرێت کارکتەرێکی خۆشەویستیش بێن ناو ڕۆمانەکە دەمرێ چێژ لێ دەبینم ڕاستە ئەمەیان وەک بڵێن ناخۆشە لە ڕووی ئارامی ئەوانە بەڵام من چێژ دەمونان دەبین لەبەر ئەوەی دەزانم کە ئەوانە پێوەستن بە چیرۆکەوە گۆڕان و تویستەکان زۆر زار دەبینی ئەوەندە دەکەویت حماسەتەوە بەس مەراقی بزانی ئایا ڕووداوەکە چی بەسەرێت هەر لاپەڕ لە لاپەڕە دەخوێنیتەوە ناتەوێت کەوازی بینی لەمەش بە هەمان شێوە چێژ لێ دەبین دەمەوێت بزانم کە بۆ منە کلایماکسەکە چی بەسەردێ ئایا کاراکتەرەکە کە دەگاتە لوت کە چی بەسەردێ ئەمەیان چێژی زۆری هەیە پێم وایە ئەوانەی کە لەگەڵ ڕۆمان ڕادێن بە هەمان شێوە زۆر چێژ لەو بابەتان دەبینن هەر بۆش پێم وایە لەبەر ئەوەی چێژم پێدەبەخشێ ئەگەر زانیاریشم پێنەبەخشیانی کتێبێک بخوێنمەوە هیچ زانیارێکی ژیانم پێنەبەخشێ هیچ واقعێکی ژیان پیشانەداکە بۆ من گرنگ بێ لەبەر ئەوەی چێژی دەبینم پێم وانە کات بە فیڕۆدان بێت خەڵکانش زۆر دەڵێن نا ئەوە وانی لەبەر ئەوەی ئەگەر تۆ عیلمێک زانیارێکت پێنەگەیشتەوە ئەوانە کەواتە کات بە فیڕۆداوە من کە چێژ لە شتێک دەبینم بەلامەوە گرنگی ئەگەر 3 ساعت 4 ساعتش بخێنین تۆ دەچێت سەفرەیەک تەنیا بۆ ئەوەی چێژ لە سەفرەکە بینی یەک ڕۆژ خۆت پاڵ دەدەیتەوە نازانم یای دەکەی ئەوانە ڕۆژانە ساعتێکی با بۆ کتێب بێت زۆر ئارامێکی باشتر بەتەبێت ئەوانەی کە لەسەر ڕاهاتون من خۆم ئەگەر ڕۆژانە ساعتێک کتێب بخوێنمەوە ساعتێک ڕۆمان بخوێنمەوە چێژی زۆر پێدات و ئارامێک پێدات کە دەتوان بڵێم لەوانە لە سەفرە و شتیوە ئەو ئارامیە نەبێت هەر بۆشە ئەو ساعتێک کە ئەوە دەخوێنمەوە پێم وانیە کات بە فیڕۆدان بێت ڕاستە هەماش پڕ دەکرێتەوە بۆ مۆسیقا ئەوانە بەڵام هەریەکەیان تام و چێژی خۆی هەیە من بەلای خۆشمەوە چێژ لە پێش هەموو شتێک کە لە ئێستادا بۆ خوێندنەوەی کتێب نەک زانیاری نەک بابەتی بڵێن تێگەشتنە زمان ئەوانە بەڵکو چێژ بە خاڵی یەکەم دەبینم هەر بۆش لە ڕۆمان ئەمە لە هەمویان زیاتر دەبینەوە بۆ بابەتی زمان و کللتوریش من پێم وایە باشترین شت بۆ تێگەشتن لە کللتوری خەڵکی ئەوەیە کە ژیانی واقعی خەڵکەکە ببینیت جات لە ڕێی فیلمەوە یاخود لە ڕێی کتێبەوە بۆ باسم کرد فیلمە ڤیدیۆی ئەوانە ئەوان چێژ تایبەت خوان هەیە و ئەوانیش من خۆم زۆر سەیان دەکەم زۆر ئاگەم لێنە بەڵام لە هەمان کاتدا کتێبیش چێژێکی خۆی دەبینم کە ئەزمووی ئەو خەڵکان دەخوێنمەوە بەتایبەت زۆر جار هەیە ئەزمموی کەسێک دەخوێنیتەوە تەنیا لە کتێبەکە دەزانی کە ئەو کەسە چۆن شتەکە دەبینێت ینی کە باس لە ناخی ئەو خەڵکە دەکات و باس ناخی ئەو کەسە دەکات تۆ لەڕی ناخی ئەو کەسەوە کللتورەکە دەزانیت و دەزانی کە شێوازی ئەو کللتورە و گونجانی چۆنە لامان کاتدا زمان من خۆم زۆر جار هەبە لەبەر ئەوەی زمانی ئینگلیزیەکەم دەتوان بڵێم باشە بە زمانی ئینگلیزی کتێبەکان دەخوێنمەوە هەر بۆشە زمانم ڕۆژ بە ڕۆژ دەتوان بڵێم بەرەو پێش دەچێت لە هەمان کاتدا کە ئەو
کللتوری خەڵکە دەبینم خەیاڵی هەندێک شت دەکەم کە بڵین لەوانەیە هەر نەبینی ینی لەناو کتێب خەیاڵی شوێنێک دەکەم کە بۆ منە باس لە ئەمریکا دەکە یاخود نەک هەر ئەمریکا زۆربەی کتێبە خەیاڵیەکان جیهانەکەی خەیاڵیە تۆ لە ڕێی خەیاڵەوەش واقعێک یاخود بڵین ژیانێک دروست دەکەی کە چێژ لێ دەبینی ژیانێک دروست دەکەی کللتورێک دروست دەکەی کە لەوانێ ئەو کللتورە نەبێ بەڵام لە ڕێی ئەو چێژتەوە ئەو کللتورە لای تۆ دەبێت بە واقعی دەبێت بە شتێکی کە بوونی هەبێ بۆ نەگەستەی کتێبەکانی پشتەوە بکەن جیهانی لۆدەدرێک جیهانی سۆنگ ئۆف ئایس ئەند فایر جیهانی هاری پۆتەر ئەوانە هەموویان فانتازی هەموویان خەیاڵن بەڵام وەک ئەووالی هاتووە کە ئەو جیهانە ئەو کللتورانە واقعی بوونیان هەبێت هەر بۆشە تێکەڵ بە چێژەکە ئەو کتێبانە بوون بە باشترین کتێبەکان لەبەر ئەوەی بۆ بڵێن کللتورێک چەند دروست کردووە و لەڕێی ئەو کللتورەوە چەند پەیامێک و چەند بابەتێک دەگەێن بە بینینی ئەو کللتور و ئەو بڵین داهێنانە نوێنش کە لەو کتێبانە هەن من خۆم وان بیرم فراوان دەکات و ینی خوێندنەوە بۆ ژیان فراوانتر دەکات تەنانەت بۆ خۆشم لەوە تێکە کتێبی چیرۆک و ئەوان دەخوێنمەوە بڵین دەستی سورۆک نووسینی ئەوانم بۆ زیاد بووە وای کردووە کە خۆشم بتوانم ژیانێک یاخود بڵێم واقعیشی تر دروست بکەم کە لەوانەیە ئەسڵەن بوونیشی نەبێت تەنان گەیشتۆتە ئاستێک کە بڵێن توانای سینیاری نووسین و ئەوانم هەیە ئەوانی ئێستا کاری لەسەر دەکەم یعنی ئەمەش تەنان بۆ میهنە ئەوانش سوودی پێگەیاندم جگەلەوەی کە چێژێکی یەکجارم پێدەبەخشێت و ئارامێکی یەکجاری هەیە جا پێشتریش یەکدوجار گوتم خەڵکانی زۆر لەوانەیە بپرسن باشە خۆ هەمان چێژ و هەمان زانیاری و هەمان شت لە فیلمیشدا هەیە بەڵام وەک باسم کرد ئەوانە دوو بابەتی جیاوازن چ فیلمە چ یوتیوبە چ پۆدکاستە چ ئەوانەیە بابەتی جیاوازن و لە هەمانکەدا کتێبی شتێکی جیاوازە بەڵام لەبەر ئەوەی من بۆ زانیاری شت ناخوێنمەوە هەمویان چێژن هەمویان یەک بابەت هەمویان بۆ ئەوان کە دڵ ئارام بێتەوە من هەندێک جار کتێب هەڵدەبژێرم لەبەر ئەوەی هەز دەکەم کە لەو حاڵەتە بە کتێب ئارام دەبمەوە هەز دەکەم ئەو حاڵەتە چێژ لە کتێب دەبینم بەڵام ئەگەر چێژم لە کتێب نەبی نەخێر جەری وهەیە بە مانگ لە کتێب ناخوێنمەوە هیچ بەراشمەوە گرنگی لەبەر ئەوەی ئێستا ئەو مانگە چێژ لە کتێب نابینم چێژ لەسی دەبینم لە فیلم دەبینم سەری فیلم دەکەم لە یوتیوب دەبینم سەری یوتیوب دەکەم مەبەستەکەی لێرە ئەوەیە کە لەبەرەوەی کتێب زەروریەت نییە تەنیا بۆ چێژە من خۆم ئەو کاتانە کتێب دەخوێنم ئەو کاتە ڕۆمان دەخوێنمەوە کە حەز دەکەم یاخود وە حەز دەکەم کە لە ڕێی کتێبەکەوە چێژ لە ژیان دەبینمەوە ئارام دەبمەوە پێی بۆ خاڵەکانی تریش باسم کە ڕێگەی تر هەند بۆ نمونە ئەگەر وەکو نمونەیەک لە کۆتا خاڵەکان باسی لێ بکەم ئەگەر باس لە یابان بکەین خەڵکان زۆر ئێستا یابان یەک لە وڵاتانەیە کە زۆرترین کتێب خوێن لێ بەڵام لە سەدانەوەتی ئەو کتێب خوێنانە کتێبی مانگە دەخوێنەوە کە ئەوانەی ئاگدار کتێب مانگەکانەوەکوی منداڵانەوەن هەمووی ڕسم و شت کراوە لە ڕێی ئەو ڕسمانەوە چیرۆکە دەگەێنێت لێرە شتێ دەگەین کە بابەتەکە تەنیا ئەوە نییە کە زانیاریەکە بگات بەڵکو چێژیانی ئەمە خەڵک چێژ لە شتێکی وا دەبینێت کە لەوانە زۆربەتان بەهی منداڵان تێ بگەم بەڵام ئەگەر سەیر مانگەکان بکەن زۆربەی گەورە ئەوانەیە بڵێن دای بە هەیە مانگات ترسناکیشە بەڵام لەبەرچیەوە نمونەیە دێنمەوە ئەوان زۆر تەرکیزیان خستۆتە سەر چێژەکە یەکێکە لە وڵاتانی کە زۆرترین کتێب خوێن و زۆرترین کتێب نووسی لێیە بەڵام زۆرترین خوێندنەوەکانیشان بۆ ئەو بابەتێ لەبەر ئەوەی دەتوان بڵێ مواقع ئێستایان خوێندێتەوە کە کتێب زەروریەت نییە کتێب تەنیا شتێکە چێژ و ئارامی و بڵێن حەزی خۆتی پێ جێبەجێ بکەیت و لە ڕێی کتێبەوە بگەیت بە ئارامیەک کە ئارامێکی دەرونی و ئارامیەکی مێشک بێت لەگەڵ هەموو ئەمەش کە باسم کرد چە لەبارەی بڵین ئەوانی کە ناخەیاڵی چ لەبارەی ئەوەش کە خەیاڵی و ڕۆمان ئەوانەیە هەمووی باسم کرد کە ئەمە بیر و باوەڕی خۆمە تۆش مەرجنیە هەڵەبیت بەڵام من بە بیرڕای خۆم بەو شێوازە ماوڵە دەکەم پێشم وایە کتێب دەی بەو شێوازە ماڵی لەگەڵ بکرێ تۆش ئەگەر بە شێوازی شتت دەیبینی ئەوە تۆ ئاسوودەیت و گرنگ ئەوەیە چێژ لێ بین و گرنگ ئەوەیە زانیاریەکان بە واقعی بگەن ئاگاداری ئەو بابەتانە بیت ئەگەر ناوەی تر بە ئارەزوی خۆتە وەک باسم کرد ئەو ڤیددیۆیە ڤیددیۆش تایبەتیە و ڤیددیۆیەکنی کە گشتگیر بێت و مەرجشنی لەگەڵ هەموو خەڵک بگونجێت هەر بۆش لە کۆتایی بە یەک قسە کۆتایی پێدێن دەڵێ کتێبە ناخەیاڵیەکان وەڵامی پرسیارەکان پێدەدەن بەڵام کتێبە خەیاڵیەکان فێری ئەوە دەکەن کە پرسیار بکەیت ینی فێری ئەوە دەکەن کە لە هەندێک واقعی ژیان پرسیار بکەی لەبەر ئەوەی ئەمە لە ڕێکارەکتر چیرۆکانەوە دەبینیت من پێم وایە لە ڕێ ئەو پرسیارکردنەوە ئەو بابەتانەشەوە چێژێک و ئارامیەک و لەمەکەدا هەندێک زار زانیاریشت پێدەبەخشن بەڵێ بەڕێزان ئەمە ڤیددیۆیەک بوو یاخۆ دەتوان بڵێن پۆدکاستێک بوو دەربارەی بابەتی کتێب خوێندنەوە دەربارەی زەروریەتی کتێب خوێندنەوە لە ئێستادا وە بیر بۆچوونی خۆم دەربارەی خوێندنەوەی کتێب هیوادارم ڤیددیۆکەتان بەدڵ بوو بێت سوپاس.